ئەمریکا پتر ji hezar serbazên xwe yên dî dihinêrta Rojhilata Navîn û Pentagon dibêje ji ber reftarê dijminaneyê Îranê ye. Ev pêşa jî rojekî bi piştî Ajansa Atômiya Îranê gotî ew dê astê jê revebirî û sînordarkiriyê dewlemendkirina uranyumî li gora rêketina navokiya 2015 derbas bike. Duh peyvdarê ajansê got li çend rojên dahatî ew dê astê dewlemendkirina uranyumî bigihîne 20 ji sedê ew pêngaveke diye beref durustkirina çekê navokî. Gelo ev girjiya ast bilind dê herêma Kendavî beref kû derê bibe? Salah Bayezîdî nûênerî Komeleyê şoreşgerî zehmetkeşanî Kurdistanê Îran mêvanê Kurd Connection'a Kak Salah zor bexêr bêyî. Ta çendێk metirsî heye em girjiyê ke li navçeka durist ebê beynayê Amerîka û wede tirsî ew heye ke şerrek durist bê. بێگومان وەکو ئیدارەی ئەمریکاش ئێستا دەڵێ وەکو بە قسەی لە قۆناغی ئەوەدان کە ئێران بەرە و دانوستان بشێشن وەکو باز دەکەن بڕیاری شەر نەدراوە بەڵام هەموو ئاماژەکان ئێمە دەبینین کە سەرچاوی ئابووری ئێران بەرە بە تەواوی وشک دەبێت هەناردەکردنەوە لەم ڕۆژانی ڕابرد و هەنارگرتنی بەرهەمهێنانی پترۆشیمیای ئێران بەتابەت کە زۆر گرینگە خستنە نێو گەمارۆی کەسایەتەکانی ئێران کە مۆهرەی گرنگی ئابووری ئێرانن و هێنانی هەزاران سەرباز و هاردوێر و لۆجستیکی ئەمریکایی بۆ ناوچەکە و لە کەنار ئەوەدا پشاری گەورەی دیپلۆماسی سیاسی بۆ ئێران وەکە خۆیان پێ دەڵێن ماکسیمۆم پرێشەر یا زۆرترین گوشاربوەران هەمووەستی ئەم فشارە چییە؟ ئەگەر تەوەقعی شار نەکرێت ئەگەر ئێمە دیارەگەر لە نێوان ئەم شانەدا بخێن وەکو خۆیان دەڵێن 12 پێش مەرج هەیە بۆ ئێران یەکێک لەوانە کە حەسەرۆک ترامپی پار وادار کرد کە لەو ڕێکەوتنی ئەتۆم بکشێتەوە ئەو بوو کە ئاماژە بەوە دەکرد کە ئێران موشەشی بالستیژرە نەچۆتە نێو ئەم دانوستانانەی کە دەبوو بکرێەوە ئێران هەناردەکەین تەروریزم بەردەوام بۆ ناوچەکە و ئەو پارەی کە زۆرێک کە بۆ ئێران هات لە کاتی ڕێکەوتنی ئەتۆمی هەمووی چوو بۆ بەحاڵ ئەو سیاستانی کۆمار ئیسلامی کرد ناوچەکە بۆ میلیشیا شیعەکان و هیچی بەڕاستی سوودێکی بۆ خەڵکی خۆی نەبوو بۆ هەموو ئەوانە ئاماژ دەکرێت بەڕاستی ئێران و ناوچەکە بەرەو قۆناغێکی مەترسیدار بێت. بەڵام کاک سەلاح ڕاستیکە ئەوەدە لەگەڵ هەر هەنگاوێک لە لای کاربەدەستێکی ئەمریکیەوە لەگەڵ هەر ڕاگەیاندنیکە کە ئەبن بەهۆی دروستبوونی ئەم گرژیە ئەم ناکۆکیانە گەورەکردنی ناکۆکیەکان دەبینین ئەمریکیەکان دەڵێن ئێمە نامانەوێت شەڕ لەگەڵ ئێران بکەین. دیارە پێمانی هیچ وڵاتێک بڵێمە شەڕ لەگەڵ وڵاتێکی دیکە دەکەینم بیستۆ لە مێژوودا تەنانەت ئەگەمە لەبیر بێ لە 2023 کاتی خۆی ئەمریکا دوجار وادار بوو کە هەڵهێرش کاتی عێراق تا ڕۆژەکانی دوایی هیچ کات هیچ شوێک ڕاگەن نابین ڕسمی بڵێمە ئیعلانی شەڕ دەکەین بە وڵاتێک بەڵام ئێمە دەبێ بەرحاڵ لە کردەوەکان ڕابخێنینەوە کە ئەم گوشارانە بچون لە کەنار ئەوە کە بەرپرسانی ئەمریکایی دەڵێن کە ئەمە شەڕ ناکەین کتوشیانە هەتا تەنانەت 2 ڕۆژەوە پێش لە کەناڵی CBS ئەمریکایی وەزیری دەرەوەی ئەمریکا و بە ئاشکرا کوتی کە بژاردەی سەربازی هەر لەسەر مێز هەیە کە بێت و ئێران بەرحەم من نەدا بۆ ژاپۆنیەکان ئەڵمانەکان دەڵێن ئەو پەلامارەی کە کرا لەسەر تانکەرەکانی نەوت لە کەنداوی عەمان ئێرانیەکان نەبوون. ئایا مەبەستیان چییە؟ مەبەستیان ئەوەیە کە ئەم وەزعا بەرەو خراپتر نەڕواتن لەگەڵ ئێران یان ڕاستە ئێران ئەم ئاکاری نەکردووە؟ دیارم ئەوە کەم بیستومە نەیەکتو ئێران نەبوو کتویانە بەڵگەی تەواو لە بەردەستدانیە کە پشتڕاست بکرێتەوە کە ئێران نەبێ. ئەم ئەمریکاش دیار تەنیا یەک فیلمی بڵاو کردێتەوە کە بەڵام دەڵێ بەڵگەی وەکو بەحاڵ وەزیری دەرەوەکتی بەڵگەی تەواوی دیکەمان لە بەردەستدایە بۆ منش پێم وایە هەموو ئەو کردەوانی ئێران کە لە ماوە یەک مانگە ڕابردوودا کردی چ ئەو 4 نەوتکەشەکەی کە لە نێزیکی وڵاتی عەمان سووتاندی چن ئەو 2 نەوتکەشەکەی گەروی هۆرموز جیا هێرشکردن بۆ دۆنیە بۆ ناوچەکی سەربازی هێزەکانی ئەمریکا و چەند جارێکیش خۆمپارە کەوتەوە بە دەوروبەری باڵێۆزخانی ئەمریکا لە بەغدا هەموو ئەوانە کردەوەهایەکەن کە ئەمریکا خەریکی کۆکردنەوەی بەڵگەی تەواوە کە ئەگەر 2 ڕۆژ بکەوێتە کارێکی نەخوازراویان تێکچوونێکی سەربازی لە دەوروبەری ئێران ڕووبدا بەرحاڵ بەڵگەی تەواوی هەم بۆ کۆمەلگای ئەمریکایی هەبێت هەم بۆ کۆمەلگای دەوڵەتی کە بڵێت بە هەر حاڵ بەپێی هەموو هەواڵەکان کە مەجای دانوستان ماوە لەگەڵ ئێران بەڵام کاکسرا دەمویست ئەوە بکەم لەگەڵ ڕاگەاندنی بابەتی یورانیوم کە دوێنێ ئەوە بوو
ئێرانیەکان داوا لە ئەوروپیەکان بکەن کە یارمەتی دەربن بۆ مۆزوعی ئەوەی کەمکردنی کاریگەری فشار و جزاکانی ئەمریکا ئابلۆقی ئەمریکا لەسەر ئێرانە تا چەندێک ئەوروپیەکان ئامادەن یارمەتی ئێران بدەن لەو بابەتەوە ئەگەر دوجار ینی ئەوروپەکان ئێستا نەگەیشتن سەر ئەو قەناعەتەی کە ئەو کێشە ململان لەوان ئێران و ئەمریکا چشتە شەڕێکی نەخوازراو ئەگە بزانن بکەوێتە ئەو ئاستەی کە ڕوبەڕووبوونەوەیەک لە ڕۆژێکدا دروست بینی ئێران و ئەمریکا من پێم وایە ئەوروپیەکان ئەمریکا هەڵدەبژێرن بێگومان کە ئەمریکا بازارەشی گەورەترە ئەمریکا وەکو هێزەشی سەرەکی ناتۆیە کە وڵاتانی ئوروپایی دەپارێزێ لە بەڕوسی هەمووانە بۆیە هەموو بەڕاستی کۆمەڵک پەیمانە بە ئێران نەداوە نزیکەی 6 مانگ دەبێت کە قەولان داوە کە سویفت کۆدێک یا بدەن بە ئێران کە بتوان لەو ڕێگای هەندێک بەحاڵ ڕاگواستنی پارەی ئاسانتر کە بخۆی بەڵام بەڕاست نەکەوتۆتە بواری جێبەجێکرد زۆر سوپاس دەستەکانی خۆش زۆر جارێکتر زۆر بەخێر بیتەوە دەنگی ئەمریکا سەلاح بایزیدی نوێنەری کۆمەڵی شۆڕەشگیری زەحمەتکێشانی کوردستانی ئێران میوانی کورد کۆنەکشن